دێڵێم زۆر کەس یعنی بەو پەڕی سەقافەت نزمیەوە بۆ بگرە بەو پەڕی ڕەوش نزمیشەوە دێجنێو بە مامۆستایانی ئاینیەدا بۆ ئێوە هەڵوێستانی بۆیەوە بۆ کاکە مامۆستایانی ئاینی ئەو حکوومەتیان تەشکیل کردووە براکەم تۆ بۆ تۆزێ عەقڵت نییە بۆ بیر ناکەیتەوە ئێمەین ئەم حکوومەتەمان داناوە تەشکیلمان کردووە ئێمەین ئەو مەسئولانەمان لەو شوێنانە داناوە چێ یعنی سیر لەوەدا کەسانێک هەن شەریکە دزیشن لەو لاوەدەی خۆی پیاوچاک دەکات ئێستا ئەو ڕەخنە دەگرێت ڕەخنەی و تێبینی لەسەر حکوومەت تۆ خۆش شەریکە دزیت ئەمە چییە ڕەخنەی چی دەگریت تۆ بۆیە بەڕێزەکانم هەرچی ئەحزابی ئەم کوردستانی ئێمە هەمووی شەریکە لە قەزێکەدا هەر نەبێ پارەیەکی زۆر لە ئەندام پەرلەمانێتەکەتان وەردەگرن وەری دەگرن ئەوجا یعنی گەمەی سیاسی حیزبەکان کە دێن ئەو جەماوەرە داماوە بەکار دێنن بۆ مەرامی حیزبی خۆیان دەی خەڵکان دەدەن